بەڕێز دڵشاد موانی پسپۆرێ گرێبەستên petrolê ji Birmingham ya Brîtanyayê dedgelme dabîtin. Kek Dilşad tu bixêr hatî, spas ji bo amadebûna te. Çon derwaniye em hinardekirinê neftî Kerkûk baborî Herêmî Kurdistan bû benderî Ceyhan? Karîgeriyekanî çi dibin? بەڵێ سەرەتا بەناوی خوا سپاس بۆ جەنابەت هیوادارین بینەرانی ئێمە سەلامەت و تەندروست بن و هەر لێرەشەوە سپێنێ جەژنە ڕەمەزان بێ و جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد و موسڵمانانی جیهان دەکەم. خۆی طبیعی ئەمەوێ بەڕاستی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان کەم دووبارە بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم توانی دووبارە لە ڕێکەوتنێکی چاوەڕوانکراودا هەناردەی نەوتی کوردستان و هەناردەی نەوتی کەرکووک دووبارە دەست پێ بکاتەوە لە کاتێکا کە حکوومەتی عێراق لە قەیرانێکی خنکێنەردا بوو. بەڕاستی ئەتوانم بڵێم ئەوە دووبارە ینی ئێمە وەکو کوردیا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە فریادڕەسی عێراق کە دوای ئەوەی کە حەسارێکی خنکێنەری خست بۆ سەر کورد بەگشتی و حکوومەتی هەرێم بە تایبەتی بەڵام ئێمە توانیمان تەجاوزی ئەو بەربەستانە بکەین بۆ لە پێناوی مەسلحەتی گشتیە ئەم دەستپێشخەریە کراوە کە بەڕاستی جێگای دەستخۆشی و هیوادارم موچەخۆرانی کوردستان لە کاتی خۆیان موچەکانیان وەرگرن. تەبیعیەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەداوەچن بۆ بکات. بەنسبەت بە پرسیارەکەی جەنابەت خۆتەزانی لە 27 نۆ تاکو سیویەکی کانونی یەکەم ئەو سێمانگەی کە نەوتی هەرێم دەستی پێکردەوە تقریبا بە نزیکەی 19.5 ملیۆن نەوت تەسلیمی سۆمە کراوە و تێکڕای ڕۆژانە یعنی تقریبا نوعا 218,000 بەرمیل بووە لە ڕۆژێکە و ئەم داهاتە یا پارەی فرۆشتنی ئەم نەوتە تقریبا 1.2 میلیارد دۆلاری کردو. ئەم پارە دراوە بە سۆمۆ و ئەوە مەرحلەی یەکەم بوو. بەڕاستی ئەم فرۆشتنی نەوت لە ئێستاە بە حکمی ئەوەی کە لە کەمدانی فرۆشتنی نەوت بە 1.4 میلیارد دۆلار کەمی کردووە لە گەری هورمزەوە. ئەم فرۆشتنەی نەوت نەوتی هەرێمی کوردستانەوە دەتوانێت بودجەی فدراڵی کەمی ئارامتر بکاتەوە. باشە کاک دڵشاد باسەوە دەکەین دواتر کە چ کاریگەریەکی لەسەر بازاری جیهانی نەوت دروست دەکاتن کە ڕۆیتەرز باس لەوەی کردووە کە توانیتی گۆڕانکاری لە نرخەکانی نەوتی برنت و توکساز بکاتن. بەڵام با پرسیارێک لەسەر قسەکانی جەنابەت گوتت پیرۆزبایی لە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان دەکەم کە جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان یان نەوتی عێراق بە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان دەچێتە بەندەری جەیهان. ئەتوانم ینی لەوانەیە خەڵکێکیش پرسیار بکات هاوڵاتیەک پرسیار بکاتن بڵێت چوونی ئەم نەوتی کەرکووک و عێراق بە بۆڕی هەرێمی کوردستان چ سوودێکی بۆ حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان هەیە لە ڕووی ئابووریەوە؟ خۆی طبیعی ئەمە قورسایی و سەقلێکی باش ئەدا بە حکوومەتی هەرێمی کوردستان و پێگەی کە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە چارەسەر لە عێراقا زیاتر قایمەکات و طبیعی ئەم داهاتیش کە ئەچێتە دەرەوە لە ڕێگەی بودجەی فدراڵیەوە دووبارە ئەگەر لە کاتی خۆیان چونکە من هەندێک تێبینیم هەیە بەڕاستی لەسەر بودجەی فدراڵی لە هەندێک سەرچاوە بیستومە کە محەممەد شیع سوودانی باسی لەوە کردووە کە ئەم مانگە ناتوانێت موچەی تەواوبا و دەست بۆ پلانی پێدانی نیموچە ئەو ینی کەم و کوڕی زۆر هەیە لە بودجەی فدراڵی. هیوادارم ئەم هەناردەی نەوتە بتوانێت دووبارە ینی نەختینەیەکی باش بێتەوە سەر بودجەی فدراڵی بۆی موچەخۆرانی کوردستان لە کاتی خۆیان موچەکانیان وەرگرن. هیوادارم نیموچە نەبێ موچەی تەواو بێ. هەرچەند زیاتر من گومانم لەوە هەیە ئەو قسانە بووە کراوە کە پێشە و زەختێکی زۆر بخرێتە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەست لە مەرجەکانی خۆی بکشێنێتەوە و ڕازی بێت بە هەناردەکردنی نەوتی عێراق. طبیعی بەڕاستی ئەم هەناردەیە لە مەسلحەتی هەردوو لایە. بەڵام پێتوانیە مەرجەکانی هەرێمی کوردستان لەم هەناردەکردنە لەم ڕێککەوتنە لە بەرچاو وەرگیراون؟ خۆی منەتوانم بڵێم پاشەڵی
ئەوکو ئەڵێ نیوەی مەرجەکان لە ئێستاە قوبڵ کراون و ئەوانیشی کە قوبڵ ناکران وەکو سیستەمی ئەرسیتۆدا و ئێوە پێدانی قەرزە کەڵەکە بووەکان و ینی ئەوەی گرفتی حەلکردنی گرفتی دۆلار و ئەوانە هاوتەریبیان کردووە لەگەڵ هەناردەی نەوتا بە تەدریجی هەستەکەم ئەوەی من ئاگام لێ بێ ئەمریکا فۆرمیلەیەکی پێشنیان کردووە بۆ ئەوەی بە هاوتەریب لەگەڵ هەناردەی نەوتا مەرجەکانی حکوومەتی هەرێمیش جێبەجێ بکرێت کە ئەمە خۆی بۆ خۆی شتێکی باشە و ئێستا ئەو مەرجانەی ینی هۆکاری بەسکردنەوە یا باسکردنی ئەو مەرجانە دەدان حکوومەتی هەرێمی کوردستانەوە گرنگیەکی زۆری هەبوو چونکە ناوەندگیرێکی گەورەی نێودەوڵەتی کە ئەمریکا بوو لە ڕێگەی تۆمبارەکەەوە هاتە ناو دانوسانەکان کە ئەمە خۆی بۆ خۆی گرنگیەک ئەدات یا قرساییەک ئەدا بە دانوسانەکان و پێگەی هەرێمی کوردستان زیاتر بەهێزەکات لە عێراق. باشە کاک دشت ینی هەناردەکردنی 250,000 بەرمیل لە ڕۆژێکدا ئەمە چ کاریگەریەک لەسەر بازاری جیهانی نەوت دروست دەکاتن پێت وایە ینی بتوانێتن لە کوردەواریەکەی خۆمان بڵێن بەردێک لەسەر بەردێکدا بنێتن خۆی هەر 250 ئەو بۆ نەوتی کەرکووکە و چاوەڕێیەکرێت 200,000 تریش ڕۆژانە لە نەوتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە هێرشەکانی توانای چەندی هەیە بۆ ڕێکی هەرێمی کوردستان لە ڕۆژێکدا هەناردە بکاتن من پێم وایە لە 450 بە 500,000 زیاتری نییە هەرچەند من لە حکوومەتی عێراق شتێکم بیستووە کە ئەیانەوێت توانێت هەناردە بەسکەنەوە بۆ 900,000 بەڵام من گومانم هەیە بتوانێت مەگەر نوێبوونەوە ئەوەی تیا بکرێتە گینان لە ئێستاە 450 لە باشترین حاڵەکاتە کە پێش ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاوەسێ بەهۆی دادگای ICCەوە مەکسیمام کەپاسیتەکەی 450 بووە و ئەگەر نۆژەنکردنەوە و بۆری تردا بنرێەوە لەوانێ زیاد کرێ بۆ 900 بەڵام لەبێ نەچێت ئێمە لە ساڵی 2026 لە مانگی 6 ئەو گرێبەستی ITP لە بینی تورکیا و عێراقا هەڵەوەشێتەوە و تورکیا دەستی لە مەسەنە دووبارە واژووکردنەوەی ئەو گرێبەستە هەڵگرتووە ئەوە ینی بارێکی ترێتە پێشەوە یا بارێکی بێت پێشەوە کە پێویستی بە گرێبەستێکی نوێ هەیە لە بینی عێراق و تورکیا ئێمە نازانین جارێتە ئەو ئاستە بێت وە مەرجەکانی تورکیا چۆن ئەبێت بۆ قوبڵکردنی گرێبەستێکی لەو شێوە. زۆر باشە کاک دشات خۆت ئەزانی ئێستا وڵاتانی ناوچەکە ینی شەپرزەن ئەودالی ئەوان چۆن بتوانن نەوتەکانیان نەوتەکەی خۆیان هەناردە بکەن غازەکەیان هەناردە بکەن یاخود وڵاتانی جیهان چۆن بتوانن نەوت بەدەست بخەن ئیتر شتێک دروست بووە لە ناوچەکە گرتنی گەروی هورمز ینی بێسەروبەریەکی زۆری دروست کردووە بەڵام ئێستا کە دەیبینی خۆشبەختانە هەرێمی کوردستان توانیتی نەوتی وڵاتێکی وەکو عێراق هەناردە بکاتن بە ڕێبۆڕیەکەی خۆی لە کاتێکدا پێشتر عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان توما کردو کە نابێت نەوت بەم بۆڕیە هەناردە بکەم جەنابەت باشتر دەزانی کە لە پاریس توانی ئەو دادگایە بیباتەوە بەڵام هەناردەکردنی نەوتی عێراق لەم تەوقیتەیە چ گرنگیەکی بۆ هەرێمی کوردستان هەیە لە ڕۆی ئابووری لە ڕۆی سیاسیەوە خۆی جەنابەت ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئەگەر تۆ تێبینی بکەی لە ئەوروپا زیاتر ئەو نەوتەی کە لە سنتەری لە بەندەری جیهانەوە ئەفرۆشرێ بە زۆری لە ڕۆوە کاتە بەندەری ڕۆتەردام بۆ ئەوروپایەت ئێمە ئازانین هەر بەهۆی ئەم جەنگەوە کە سەری هەڵداوە ڕووسیاش هەڕەشەی ڕاگررتنی گازی LNG کردووە لە ئەوروپاوە ئێستا بە زەحمەت نەوت و غاز ئەگاتە بەندەرەکانی ئەوروپا بۆ پێی کە جەنگی هورمز ئەگەر لە باشترین حاڵەکاتی ئەگەر دووبارە هەناردەی نەوت دەست پێ بکرێتەوە چونکە بیمەی پاپۆری نەوت هەڵگرەکان بە شێوازێک بەس بۆتەوە کە ئەمە تاسی دەکاتە سەر خودی قیمەتی نەوتەکە لە دوجار بۆ NEوزەکان یا بۆ کەسانی کە ئەیکڕن لە ئەوروپا بەڵام هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریەوە تێچوونەکەی زۆر کەمترە نسبەتەن بەو هەناردەی نەوتەی کە ئەگەر لە ڕێگەی هورمزەوە بکرێت بە حکمی ئەوەی کە زیاتر ئەو کۆمپانیایانە بە فۆب یا بە CIF نەوتی گەروی هورمزەکەن لە هەردوو بارەکەیە قیمەتی تێچوون و هەناردە و ترانسپۆرت زۆر زیادەکە بەڵام خۆشبەختانە ئێمە بەهۆی ئەو مسافەکەمەی کە هەیە لە بینی خۆمەڵە جیهانە
تێچوونی هەناردە لە گۆرەکانی نەوتی کوردستانەوە زۆر هەرزانترە و ڕێگایەکی زۆر عملیتر و گونجاوترە بۆ چونکە خواستی زیاتری لەسەر بەهۆی قیمەتەکەی و قیمەتە گونجاوەکەیەوە. ئەی کاک دشات لە پاش ئەم شەڕ و ئالوزەی کە لە ناوچەکەیە هەیە خۆ لەوانەیە تا سەر بەردەوام نەبێتن ئەم شەڕە لەوانەیە چەند هەفتەیەکی تر گەروی هورمز بکرێتەوە هاتوچووی کەشتیەکان ئاسایی ببێتن ینی چی بکرێت بۆ ئەوەی کە ینی گەرنتی ئەم بۆڕیە گەرنتی بکرێتن چوونی نەوت بە ڕێگەی ئەم بۆڕیە بۆ بەندەری جیهان گەرنتی بکرێتن خۆ جەنابەت باشترەزانی لە دادگای ناوبژوانی پاریس بڕیاردا کە نابێت هەرێمی کوردستان نەفتی خۆی هەناردە بکاتن سەر بەخواانە ینی پرسیارەکەم نازانم وازەحە لای جەنابەتیانە کە چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بەردەوامی جارێکی تر ڕانەوەستێتن خۆی بەڕاستی ئەو پرسیارێکی زۆر جوانە بەڕێی من لە دوای مانگی 2026 ئەو ITP گرێبەستی ITP لە نێوان عێراق و تورکیا کە هەڵەوەشێتەوە پێویستە گرێبەستێکی نوێ بە میکانیزمێکی نوێ واژوو بکرێتکە لەباتیەوەی کە گرێبەستێکی بینی دوو وڵات بێ گرێبەستێکی سێگوچکە بێ کە هەرێمی کوردستان و عێراق و تورکیاش بێت چونکە ئێستا کارکتەرێکی نوێ جیۆپۆلیتیک لە ناوچەکە هەیە کە هەرێمی کوردستانەوە کۆنترۆلی ئەو بۆرینەوتەی کردووە بە شێوازێکی زۆر باش بۆیە پێگەی هەرێمی کوردستان پێویستە لە ناو گرێبەستە جیۆپۆلیتیکە نوێیەکەدا بە تەواوی دیاری بکرێ و هەروەها هەمارکردنی دەستوری هەمارکردنی ئەوەی کە پێوترێت نووسینی یاسای نەوتۆغازی عێراقە کە دووبارە بتوانێت بە شێوازە لە شێوازەکان لە کاتی نووسینەوەی ئەو گرێبەستنەوەیە بە هەناردەی نەوتی عێراق و هەرێمی کوردستان بە تورکیا ئەنی پێگەی هەرێمی کوردستان بە وازحی دیاری بکرێەوە خوێندنەوەیەکی باشتر بکرێت بۆ دەستوری عێراقی ئەمە گرنتی ئەوەیە کە ئەم هێڵی خورمەڵە جیهان بەڕاستی بەسەرکەوتووی لە ئایندەیە بەردەوامی خۆی هەبێت. کاک دشات وڵام هەرچەندە کاتم نەمایە بەڵام ئەگەر بە کورتی کوتا پرسیارم بە ئەوە بێتن پێشتر وابزانم عێراق 4.5 میلیۆن بەرمیل نەوتی هەناردە دەکرد لە ڕۆژێکدا ئێستادا کەوتووە بوو 1 کەسرێکە 4-5 شتێکی وایە ئەم کورتێنانەی هەناردەکردنی نەوتی عێراق کاریگەری لەسەر ئابووری عێراق دروست دەکات بە تایبەتی موچە بەڵێ بە دڵنیایەوە هەر ئەمڕۆ پەرلەمانی عێراق هەشت خاڵیان باس کردووە یا هەشت خاڵیان دەنگ لەسەر داوە کە یانەوێ زۆر بە شێوازی یا بە شێوازێکی سەریع یا بە ئەرجنتی هەوڵێک بن بۆ ئەوەی بتوانن حکومەتی عێراق لە کەمدانەی بودجەیە قوتار کرد یان ڕزگار بکەن چونکە خۆتەزانی لە سەدی داهاتی عێراق لە فرۆشتنی نەوتەوەیەت و ئێنجا ئەو لە کەمدانە زۆرەی نەوت بەڕاستی قەیرانێکی زۆر گەورەی ئابووری بۆ حکومەتی عێراق دابی نەکات بۆیە ئێستا ئەو هەشت خاڵی کە ئەمڕۆ قسەی لەسەر کراوە هەشت خاڵی زۆر گرنگن کە ئەیانوێ بە خێرایی فریای بودجەی عێراق بکەون بۆ ئەی لە مانگی ئایندەیە بتوانرێت بودجە بە تەواوی دەستەبەر بکرێت بۆ موچەخۆرانی عێراق من ضمنی حکومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە دەست خۆش کاک دشادمانی بسپۆرێ گرێبەستان گرێبەستێن پاترۆلێک و ژە بریتانێت گەلمە بوو گەلێکی سوپاس.